کۆچبەران هێشتا لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ وڵاتانی ئەوروپا بەردەوامی هەیە لە نێویشیاندا وڵات عێراق و هەروە هەرێمی کوردستان کە ڕۆژانە دەبینین کە کۆچبەران لە کەناراوەکان یاخود لە سەر سنوورەکاندا گیر دەخۆن یاخود داوای بەهەناوچوون دەکەن یاخود لە وڵاتانی دیکە ڕوبەڕووی کۆمەڵێک پێشێلکاری و پێشێلکردنی مافی مرۆڤ دەبنەوە. دیارە کارەسات و ڕووداوی پەنابەران زۆرە بەداخەوە کە هەرێمی کوردستان و عێراقیشی لێ بە دەرنیە. چەند ڕۆژێک بەر لە ئێستا هەواڵی مەرگی گەنجێک دەگاتەوە کە سوکاری لە پاشەوەی کا دەگاتە وڵاتی بەریتانیا بە کە سوکارەکەی ڕادەگەێنن کە گیانی لە دەستداوە، بەڵام کە سوکارەکەی ئێستا باس یاخود گومانیان لە شێوازی مردنەکەی هەیە و لەسەر ئەم بابەتە لەگەڵ بەڕێز تاریق شەفیق کە سوکاری قوربانیەکەن و ئەو گەنجن کە لە بەریتانیا گیانی لە دەستداوە ڕاستەخۆ لە کەرکووک و کۆمیوانمان دەبێت گفتوگوی زیاتر لەگەڵ ئەودا دەکەم. کاک تاریق زۆر سپاس بۆ ئامادەبوونت. پێم خۆشە سەرەتا باس بە خۆتان خۆش بن دوا ناخۆشیتان بە ئینشاءڵڵا. دەمەوێت سەرەتا لە یەکەم هەنگاوەکانی ئەو گەنجەی ئێوە دەست پێ بکەین، چۆن ڕێگەی ئەوروپایان گرتە بەر و تەمەنی چەند بوو، خێزاندار بوو، دواتر دێمە سەر پرسی ئەوەی کە چۆن گیانی لە دەستدا و ئێستا ئێوە لەسەر بابەتە کە چی دەڵێن؟ دەستخۆش زۆر سپاس بۆ کەناڵی کورسات بۆ ئەم بانکێشەم بە دەنگمان بگەێنێت حەزەکەین دەنگمان بگات. حوسێن حەسیب ئەحمەد دانیشتووی چەمچەماڵە قەڵای چەمچەماڵ سەر بە پارێزگای سلێمانی لە دایکبووی 1990 خێزاندار و یەک مناڵێکی یەکچێکیە تەمەەن 7 ساڵ. حوسێن بڕیاری ئەوەیدا کە دەرچێت بچێتە دەرەوەی وڵات لێیانەوە وە خۆی ژیانێکی باشتر و بەڵام لێرە هیچ کێشێکی نە کۆمەڵایەتی و حکومی هیچ شتێکی نەبووە بەڕاستی، بەس وای خۆی پێی وا پێخۆش بووەوە کەم خەڵکی تر بچێتە دەرەوەی وڵات لێ بە خۆی ژیانێکی تر هەڵبژێرێت. لە 21 ئەچێ بەرەو کەناراوەکانی ئیتالیا، لە 27 ئەگاتە ئیتالیا، لەوێ دابەزێ بەڕێی پۆلیسی ئیتالیا و پێشوازیان لێکرێت و ئەیان بەنەکەم لە 27 ئتر لە 27 دیارە بەس ئەم لە 21 کە بەڕێەکەوێ 7 ڕۆژ لە ناو ئەو ئاوەیە ئەمێننەوە بەڕاستی تر بای خۆی هیلاکە بن و نەخۆشە بن و تر کۆمەڵە گرفتیان تووشە بێت. 27 مانگ لەوێ دابەزن لە ئیتالیا پێشوازیان لێکرێ لەلایەن پۆلیسی ئیتالیاوە، دواترە برێنە کەمپەوە ئەزاتر دوایکەوە لە کەم ئەوانە بێنێتە سەرازوی خۆیانێتە دوایەوە بە ڕۆژێک ئازادیانەکات کە ئازادیانەکە بەکەیف خۆیانێتە سنەکان دەوڵەتی ئەوروپی، بەڵام لە هەمان کاتا پەنجەمۆری ئیتالیان پێی کردبوون. باش ئەبیش دوای بڕیاری وا بڕیارەدا ئەچێ بەرەو فەڕەنسا. ئتر لە فەڕەنساشەوە بەڕێەکەوێ بەرەو جەنگەڵەکانی فەڕەنسا چێتە ئەو دیەوە نیزیگە کەناراوەکانی ئینگلیس کاکەوێتە بینی فەڕەنسا و بینی بەریتانیا پێلێن بەحر ئینگلیزی ئەچێت تاویانە بۆی بچێتە بەریتانیا. باشە کاک تاریق کاک حسین کە ڕێگەی ئەوروپای گرت هەبەر بە ڕێگەی قاچاق گرتوێتێ بەر و دەبێ بزانم کە ژن و منداڵەکەی لەگەڵیدا بۆ لەو ڕێگەیەتە تا گەشتنیشی بە بەریتانیا. نەخێر ژن و منداڵەکەی لەگەڵیانە بوو، ژن و منداڵەکەی ئێستاوا لە چەمچەماڵن لە ماڵدایکین. باشە ئێستا وەکو کە سوکاری کاک حسین گومانتان لە چی هەیە؟ شێوازی مردنەکەی کاک حسین چۆن بۆ چی بە ئێوە وتراوە؟ شێوازی مردنەکەی ئەم کە وەک ئاماژەم پێ کرد کە 27 مانگە گاتە ئیتالیا و داخلی لێەوە بڕیار ئەوەدا کە بچێ بۆ بەریتانیا و داخلی فەڕەنسا بێت، لە فەڕەنسا چێتە جەنگەڵەکانی فەڕەنسا، یەکی مانگ داخلی جەنگەڵەکانی فەڕەنسا بێت، یەکی 12 ئەفەن یەکی 11 لەوێ ئەمێنێتەوە هەتاکوم ئتر بەڵام نەخۆشە بێ ڕۆژ بە ڕۆژ باری تەندروستی بەرەو خراپترە چێت، هۆزایەتە لێ سەرما و سۆڵەیەکی زۆرە و بارانێکی زۆرە و ئتر سەرماکەی سەختە بەڕاستی داخلی پێشتر نەخۆش نەبووە. ڕۆژی 12
نەخێر هیچ نەخۆشیەکی کاوی نەبووە کە نەخۆشیەکی درێژخایانی لەگەڵا بێت نەخۆشی درێژخایانی نەبووە. باشە هیچ نەخۆشیەکی درێژخایانی نەبووە. باشە دواتر کە دەچێتە کە نەخۆش دەکەوێت چی بە ئێوە وتراوە چۆن چارەسەری وەرگرتووە ڕەوش و تەندروستی چۆن بووە؟ چارەسەر گەڕاوەتەوە جارێتر گەڕاوەتەوە فەڕەنسا لە جەنگەڵەوە گەڕاوەتەوە فەڕەنسا چارەسەری بۆ بکرێت بەڵام تقریبان 5 ساعت بۆ 6 ساعت لە نەخۆشخانەیەک لە فەڕەنسا ماوەتەوە هەر بڕیاری وا بۆ کە بچێتە ئەو بەرەوە تۆ تێچمەوە لەو بەرەوە چارەسەرێ وەرەگرم ئێتە دیارە مەرگەکە لەو بەرەوە چاوەڕی کردووە کە بچێتە ئەو بەرەوە و لەوێ کۆز بکات گەڕاوەتەوە ناو جەنگەڵ و 12 ساعت سواری بەیانی بە کاتی ئێمە بە کاتی عێراق دەرەچێت ئەپەڕێتەوە بۆ کەنارە ئاوەکانی بەریتانیا. باشە دواتر چی بە ئێوە وترا پێتان وتراوە کە چۆن گیانی لە دەستداوە بە هۆکاری نەخۆشی بووە یاخود چی ئێستا ئێوە تێبینیتان چییە لەسەر کۆی ڕوودا و گیان لە دەستدانی کاک حسەین؟ بەڵێ لە گیاندانی کە ئەوەی بووەتە هۆی لە دەستدانی حوسێن ئەوە بووە کە ئەمە بەڵێ نەخۆش بووە ڕۆژ بە ڕۆژیش باری تەندروستی خراپ بووە کە تۆ 11 ڕۆژ 12 ڕۆژێکی مان کە گەشتۆتە جەنگەڵی فەڕەنسا 11 ڕۆژ لێ بە نەخۆشی ماوەتەوە 12 مانگ بەڕێکەوتوە 12 مانگیش کە بەڕێکەوتووە سعات دەی بەیانی بە کاتی عێراق بە کاتی ئێمە 11 ئەگاتە کەمپی بەریتانیا ئەکاتەیانە تەنانەت پەنجەمۆریش ئەکات هەتا 15 مانگیش خەڵک ئاگداری بووە دیارەتر باری تەندروستی ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپی ڕۆژکوە هین کامێکە نەخۆش بووە بەڕاستی داوەتی لە قورگی و توژی ئەم قورگێشەیەکی زۆر بوو و سەرماسۆڵێ زۆر زۆتە گیانیەوە ئەتر وای لێ کردووە تەنانەت نامەی دەنگی هەیە کە ئاوی پێ نەخوراوەتەوە ئاوەکەی خواردووە و فڕی داوەتەوە نەیتوانیەوە بچێتە خوار و ئاوکە قوددات ئەتر لە 16 مانگ و 7 مانگ کار بەرەو خراپیە بێ 8 مانگ ئەی گوازنەوە بەرەو نەخۆشخانەیە لە نەخۆشخانەکانی بەریتانیا لە 19 مانگ گیان لە دەستەدات. باشە ئەمەش بە کۆی ئەم نەخۆشیی کاک حسەین وە ئەم وردەکاریەی کە لەسەر تەندروستی کە حسەین بە ئێوە گەشت و جەنابەت بۆ ئێمەت باس کرد چۆن ئەم زانیاریانە بەدەست ئێوە گەشتووە کێ بۆی باس کردوون کە بەم شێوەیە بووە خۆی لە ڕێگەی پەیوەندیکردنەوە قسەی لەگەڵ کردوون یاخود لەگەڵ ئەو لە ڕێگەی و کەسانەوە کە لەگەڵ یابوون لە ڕێگاکەدا ئەم زانیاریانە دەست ئێوە گەشتووە؟ بەڵێ زانیاریەکان ئەتر هەتاکم 12 نۆڤەمبەر مانگی 11 ئاگدار بووین خۆمان ئاگدار بین لەگەڵیا بڵێ کە ئەم پیاوە مۆبایلی پێبوو قسەمانەکرد لەگەڵە کە زیاتر کە کۆمەڵێ نامی ئەناردوو کە لەگەڵا قسەمانە کرد من زیاد لەگەڵا قسەمە کرد هەتا 12 مانگ ئاگاما لێ بوو کە 12 مانگ آخر نامەیەکی بە نووسیوە و ئەپەڕینە ئەو بەرەوە ئەو نامەی بۆ من نردووە سعات 3:29 دقەی شەو 12 مانگ سعات دەی بەیانی ئەمە بە کاتی ئێمە بە کاتی عێراق باسەکەین بە کاتی کوردستان کە ئەگاتە ئەو بەرەوەتر تەواو نامەی نامێنێت بەڵام تا 15 مانگ کە ئەوانی لەگەڵ یابوونە بەڵام دوای 15 مانگ ئەوانی کە لەگەڵ یابوونە جیا کراونەتەوە نازانین کێتر لەگەڵ یابووە ئێمە کە هەواڵەکەشمان وەکەوی هەواڵەکەمان پێگەشتووە کە 8 مانگ بردویانەتە نەخۆشخانەیەک لە نەخۆشخانەکانی بەریتانیا 19 مانگ کە گیانی لە دەستداوە خوا لێ خۆش بوو 30 مانگ لە 19 مانگەوە بۆ 30 مانگ 11 ڕۆژ دوای ئێوە ئێمە هەواڵەکەمان پێگات هەواڵەکەمان پێگا هەواڵەکەش ڕاگەاندنی بەریتانیا و دیارە لە نەخۆشخانەکان ڕاگەاندنیان هەیە بەشی ڕاگەاندنیان هەیە ڕایگەیانوە کە سێری جیاوازەکەیان کردووە سییانیان کردووە ئەمە عێراقیە خەبەریان بە سەفارەی عێراقی داوە لەیانە خەبەریان بە کاک جەوهەر داوە کاگە جەوهەریش بەڕاستی کۆمەڵە ئیشەکانی بۆمان ڕاپەڕانووە و دەستی کردوتە ناو کار و ئیشەکانەوە و لە سەفارەی عێراقی ئیشەکە کاک جەوهەر تەلەفۆنی بۆمان کرد و پەیوەندی پێمان کرد وتی شتێکی ئاوای یەکەم جا ئەو لە ڕێی ڕاگەیانەکانی خۆیان دایگردبوو بە ناوی بەس بە حرفێکەوە کەوەیەکەوەی ئێمە ئیتر هاتی بۆ سەر ئەوەی کە لە بەڕی کۆمەڵی خەڵکی کۆزبەرەوە دەنگ و باسەکە واگەشت بوو ئتر پەیوەندی پێمان کرد پەیوەندی تەلەفۆنی پێمانەوە کرد و تەنانەت ڕسمەکەشی نرد ڕسمی تەرمەکەی نا ئەو ڕسمی نرد کە زۆر کە تاکید بین کە دڵنیا بین ئەمە ئەم پیاوە گەڕنراوەتەوە هەرێمی کوردستان و دەستی ئێوە
نەخێر ئێشتا تۆ وردەکاری ماوە لە نەخۆشخانەی بەریتانیا تا خەریکی پشکنین و وردەکاریەکانن ئتر لەگەڵ سەفاری عێراقی کاک جەوهەرە خەریکی ئەوەن ئتر دوو هەفتەیەتر ئەگەر بگاتەوە دەستی. باشە ئێوە گومانتان هەیە کە کوڕەکەتان وەکو پەنابەر کە چۆتە ئەو وڵاتە پێشێلکاری مافی مرۆڤی بەرامبەر کرابێ لە کاتێکا کە لە تاوی جیهاندا پێویستە پەنابەران ڕزلێگیراو بن مافیان پارێزراو بێ ینی ئێوە پێتان وایە کە بەپی پێویستە بەدەم نەخۆشیەکەەوە نەچوو بن ئەوکو پەنابەرێکیش پێشێلکاری مافی مرۆڤی لەگەڵدا کرابێ؟ بەبێ پێویست بڵێم نەچوونە بەدەنگیانەوە ئەمە شتێکە ئەبێتە جێگومان لای من و لای هەموو کەسێک نازانین چونکم کە ئێمەوەکەوەی لەگەڵیانەبووینە بەڵام ئەم کە خۆی هەر لە جیەکە بووە کە هیچ نەخۆشخانەیەکی لێ نەبێت و هیچ داودەرمانێکی لێ نەبێت لە ناو جەنگەڵا جەنگەل بۆ جەنگەڵ و ئەتر یەخت بۆ یەخت و بەحر بۆ بەحرەمانی لێ نییە بەڵام کە دواتر ئەگاتە کەمپی بەریتانیا لەوانە تا 15 مانگی ژێکێک لەگەڵیا بووە وتی بەڵێ وا بووە نەخۆش بووە و کۆمەڵێ کێشە و گرفتی هەبووە بەڵام ئەوە نییە کە بلێ هەرەسانی کرد بێت بەڵام دیارە هەژدەی مانگ تەواوتر نەخۆشیەکە وای لێ کردووە پەکی کەواتووە و گواستیانەوە نەخۆشخانەیە لە نەخۆشخانەکانی بەریتانیا لە 19 مانگ جاری لەدەستداوە. باشە حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق چی کردو بۆ گەڕانەوە و ڕێکارە یاسایەکان بۆ گەڕانەوەی تەرمی کاک حسێین بۆ هەرێمی کوردستان و هاوکاریەکانی ئەوان چی بۆ لەم دۆسیەیە؟ داواکاریشتان چیە لە حکوومەت؟ ئێمە بەڕاستی بەڵێ بەڕاستی دەستخۆشی لە هەموو کەناڵەکانەکەین دەستخۆشی لە حکوومەتی هەرێمەکەین دەستخۆشی لە هەر سێ سەرۆکایەتی حکوومەتی هەرێمەکەین لە هەموو کەناڵە بەڕێزەکانەکەین هەمویان بەپی پێویست لەگەڵمان نابوو ناچی لە دوورەوچی لە نیزگەوچی لە پرسەکە دەستخۆشییان لێکەین مەمنونیانین لەگەڵ ئێمەیە بەڕاستی هیچ هەموو جار کە ئەوەی کە پەیوەندی هەبووە لە بینماناو کە بە هەواڵە پرسیویانە و هەواڵمانیان پرسیوە و تەرمەکەی و گەشتێتە چۆ حکوومەتی عێراقی خەریکە و ئەمەوێ لێرەشەوە دەستخۆشی لە کاک جەوهەر بکەم بەڕاستی لە قونسڵی عێراقی لە بەریتانیا زۆر هاوکارمان بووە و حکوومەتی هەرێمیش هەروە بە پەیوەندی لەگەڵیان نایە و خەریکە و دەستخۆشی لە هەموو لایەکەکەم بەڵام داواکاریەکەی ئێمە ئەوەیە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم بە تەنسیق لەگەڵ حکوومەتی بەریتانیا و لەگەڵ سەفارەی عێراقی لە بەریتانیا ئاگداری یەکتری بن و بە زووترین کات تەرمەکەمان بۆ بێننەوە ئێمە ئێستا لە 30 مانگەوە ئیمڕۆ وا 6 مانگە ئێمە هەر لە تەعزیان و ئەگەر 2 هەفتەیە 3 هەفتەی ترە بێتەوە هەر عینە لە تەعزیین و ئەترەمانەوێت بەڕاستی کارەساتێکە بەسەرمان هاتووە دڵی ئەو مناڵی و دڵی خێزانی و دڵی دایکی و برای و خوشکی و ئێمە و کەوەک من بەش بەحاڵ خۆم ئامۆزایی خوا لێ خۆش بووم و لە نەفسی کاتشا هەمان کاتشا غەزورم بوو من زاوایانم ئەمانێ ئەم دڵە بریندەرەمان ساڕێژ بێ بە بینینی بەهاتنی تەرمەکەەوە تر داواکاری ئێمەیە ئەوەیە جارێکی تر دووباری ئەەکەمەوە بە حکوومەتی هەرێمی کوردستان بەدەنگمانەوە بێت و بەدەنگی ئەو تەرمەوە تەرمەمان بۆ بێنێتەوە. کاک تاریق دووبارە بە خۆتان خۆش بن هیوادارین داواکەتان گشتوێتە لایەنی پەیوەندیدار زۆر سپاس بە بەڕێز تاریق شەفیق کە سوکاریەکێک لە قوربانیانی کا لە چەند ڕۆژی ڕابردوودا لە ئەو پەنابەرێک ڕوویکرد بە وڵاتی بەریتانیا بۆ هی نەخۆشی و گیانی لە دەستدا لە کەرکک و میوان مامووی دووبارە سپاس بۆ کاک تاریق